دووبارە سڵاو دوکتۆر لە شوێنەوە سانیتمان دکتۆرە پەریهان لە چاپێکوتنێکە ئەڵێت نەشڕۆم سەفا پیوتوم پەرلەمانێک ئەداکەی بەم شێوەیە بێت دەست لە کار بکەشنەوە باشترە ئەمە بزانم هەمان ئەو بۆچوونی بە ئێوە ژووتووە ئەمە لە چووە سەر چاواگرێ ئایا سەرۆکی بزوتنەوەی گۆڕان خۆی لە ئەدای پەرلەمان ڕازی نییە لە ئێستاە من پێم وانە هیچ کەسێک لە ئەدای پەرلەمان ڕازی بێ ئێمە گەڕازگۆ بین لەگەڵ خۆمان و ئەرچی پەرلەمانی بزانین چییە و بزانین ڕۆڵی پەرلەمان چییە پەرلەمان بە پێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 یەکەم مرجعی سیاسی و دەستوریە لە هەرێمی کوردستان بۆ یەکلاکردنەوەی سەرجەم چارنووسسازەکانی گەلی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق بەڵام ئایا لەکوێ پەرلەمانی کوردستان تەنان لە وەرقە 19 خاڵیشدا کە تەفاوز کرا لەگەڵ پێکەنانی حکوومەتی عێراقی پرس بە پەرلەمان نەکراوەکو پێویست پەرلەمان نەبوو بۆ مەرجع لە چ پرسێک چارنووسسازە پەرلەمان بۆ تەمەرجع تەنانە لە سەفەرەکانی سەرۆکایەتی هەرێم لە سەفەرەکانی دە پەیوەندیەکانی ئەحزاب لە وڵاتەدا پەرلەمان مەرجع نییە پەرلەمان ڕەنگە زۆری ئاگاشی لێ نەبێت بۆیە پەرلەمان تەسەووڕ دەکەم کەس لە ئەدای پەرلەمان ڕازی نەبێت بە مەطلقیانی بەڵێ کەواتە وەڵامە ڕەمانێکیشتە باسێکی ترەوانێ کەوا بێ کەسی یەکەمی بزوتنەوەی گۆڕان لە ئەدای تەنانەت پەرلەمانتارەکانی گۆڕانش ڕازی نیە لەناو پەرلەمانە من ناتوانم بەڕاستی لە جیاتی ئەو قسە بکەم لە جیاتی ئەو بڕیاردەم ئەمە دەکرێت و پرسیارە لە خۆی بکرێت ئایا ڕازیە ناڕازیە لە ئەدای پەرلەمانتارانی گۆڕان یا لە ئەدای پەرلەمان بەگشتی لە ئەدای پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەگەر ڕێمە بۆ ڕوونکردنەوەکەی ئەدنان عوسمان ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان لە ڕوونکردنەوەکە ئاڵێت ئەگەر کار بگاتە ناوزڕاندن و تەخوین ئێمەش لە کاتی خۆیدا قسەمانە بێت مەبەستی لە ناوزڕاندن و تەخوین و لە کاتی خۆی قسەمانە بێ و وڵای نازانم من کە عەدنان هاوڕێیەکی بەنسبەت ئێمەوە هەر هەومان هاوڕێ و ڕەفیقێکی دڵسۆزی هەر هەمومانە و ئینسانێکە حرمەت و ڕێزیش تایبەتی هەیە لای هەر هەومان من بەدەر لە ئەمە دیوی مجامەلە نییە و هەم ئەو لەوە دڵنیابێ و هەم ئێمەش دڵنیایی تەواومان لەوەدا هەیە و هەمووشمان ئەخلاقی یەکتری دەناسین کە هەرگیز ئیش لەسەر تەشهیر و ناوزڕاندن نەک لەگەڵ شخصی کاک عەدنان هیچ ئەندامێش تری فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنەکانی تر و نەک ئەندامی پەرلەمان لەگەڵ هیچ ئینسانێکی تری ئەم نیشتمانە ناکەین بەدڵنیاییەوە چکە هەمووی ئینسانن بەنسبەت ئێمە ئەندا پەرلەمانێک و سەوزە فرۆشێک بەلای ئەمەوە ئینسانە و لە شوێنی خۆیدا حرمەت و ڕێز و کەرامەت هەیە و ئەخلاقیاتی ئێمە دەبێت ڕێگامان پێنەدا ئەم کەرامە تەجاوزی سەر ئەم حرمەت و کەرامەت و ڕێزی ئەم ئینسانانە بکەین بەڵێ باشە دوکتۆر بەڵام ئێوە لەو پرۆژەیە یعنی بە جۆرێک لە زۆرگان خۆتان پێتان وان نییە کە لە پەیڕەوی فراکسیۆنی گۆڕان لاتان ناوە چکە ئەوەی من زانیاریم هەبێت بپی ئەوەی کە خۆتان پەیڕۆتان کرد و ڕێکەوتون لە ناو فراکسیۆنی گۆڕانە هەر پرۆژە یاسایەک پێویستە سەرەتا بخرێتە بەردەم فراکسیۆن بۆ مناقەشەی بکرێت و دواتر لە ناو فراکسیۆنی گۆڕان خۆیان بە تەسویتێکە ئەڕوا ئینجا بەرز بکرێتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئێوەمەتان نەکرد ینی پێچێ ڕاستەوخۆ باسان بەسەر فراکسیۆندا بێ و پێشکەشی پەرلەمانتان کردوێ و بۆیە ئەم جۆرە کاردانەوەی لێکەوتەوە لەلایەن فراکسیۆنی گۆڕان خۆیەوە من ئومێد دەکەم ئەمە کاردانەوە نەبێ من تەسەوەر دەکەم ئەوان لەگەڵ مەبدەئەکە کۆک بن بەڵام ڕەنگە لەگەڵ ئالیەت و میکانیزمی پرۆژەکە جۆرێک لە جیاوازی و جۆرێک لە خلاف هەبێت دەنا مەسەلەی مەبدەئەکە تەسەوەر دەکەم هەمان مەبدە هەبێ لای ئەوانیش بۆ مەسەلەی هەڵەشانەوەی خانشینی پەرلەمانتار تەسەوەر ناکەم ئەوانیش لەو ئاستەدا بن کە پەرلەمانتارێکی موال 1970 1970 1975 بە موچەی 6 میلیۆنەوە بچێتەوە ماڵەوە دابنیشێ لەسەر ئەساسی دەنگدان و متمانە بەخشینی خەڵک چکە هیچ کەسێک ئێمەی بۆ نەنادۆتە پەرلەمان دوجار بە موچەی 6 میلیۆنی بینەوە دەرێ لە ماڵەوە دابنیشین بۆی نادوینە پەرلەمان داکۆچی لە بەرژەوەندی گشتەکانی بکەین بۆی نادوینە پەرلەمان داکۆچی لە حقوق و ماف و ئازادیەکانی خەڵکی ئەم وڵاتە بکەین بۆی نادوینە پەرلەمان کە بینە نوێنەری ئەو بۆ داکۆچیکردن لە تەواوی مافە گشتیەکانی و مافە تایبەتیەکانی بەڵام ئەگەر بێتە سەرەوە بێگومان ئەمە تەسەوەر دەکەم جۆرێک لە بێ متمانەیی دروست دەکات و ئەوەی کە پرسیارەکە ئەفۆ ئەگەر دووبارە بکەی وزانم بەڵێ باسی ئەوم کەوتمانی ئێوە لەم پرۆژەیە باستان نەوە بەسەر فراکسیۆنی خۆتانە مەسەلەی بازدان و بازنەران من لە بیدا دامەژم بۆ داکە ئێمە لە قۆناغی بایەخۆتکردنی پەرلەماندا بووین بەڵێ کارەکان کار و سالەچەکانی پەرلەمان و بە فراکسیۆنیشەوە پرس و ڕاوێش هەبوو لە نێوانماندا بەڵام دوجار ئێمە ئەندامی پەرلەمانی کوردستان بووین
کە بەڕسمی ئەندامی پەرلەمانی کوردستان بووین موچەخۆری پەرلەمان بووین هەوی پەرلەمانتاریمان لە جیرفاندا بووە حەسانەی پەرلەمانتاریمان هەبوو واتە هەموو ئەوانە ئەو شەرعێتە قانونی و یاسایە بە ئێمە دەبەخشێت کە حەقی ئەومان هەبێ پرۆژه یاسا تەقدیم بکەین و هەموو ئەننا پەرلەمانێک بۆی هەیە پرۆژه یاسا تەقدیم کات لە پەرلەمانی کوردستاندا بەڵام ئێمە قسەمان لەسەر مافەکە نییە قسەمان لەسەر ئەوەیە ڕۆی ناوخۆتان نەبەزاندووە ئێوە نەخێر لەبەرەوەی ئێمە ئەم پرۆژه یاسایمان ناردووە بۆ فراکسیۆن بەڵێ لە ڕێی دکتۆرە پەریهانەوە نردومانە بۆ فراکسیۆن خۆ مەرجنی ئێمە هەموو بچین بەر ناو فراکسیۆن ناقەشیان کردبە کە چۆتە ناو فراکسیۆن ئەمە دەستەی سەرۆکاتی فراکسیۆن دەکرێت مناقەشەی بکات بادامنیشن بڵێن کاکە ئەو پرۆژه یاسایە کاتۆ مناقەشەی دەکەین ئەمە دیوەکەی تریان ئێمە لە کۆبنەوەی ڕسمیدا بۆ نهێشتنی ئەم پاساوە وەکو پێم گوتی لە 9 ئێمە پرۆژه یاسامان داوەتە سەرۆکی فراکسیۆن با مناقەشەی بکەن کە من ئومێد دەکەم مناقەشە بکرێ ئومێد دەکەم زیاد و کەمی لێ بکرێ ئومێد دەکەم بکرێتە پرۆژەیەکی متەکامل ئەو پرۆژەیە کە خۆیان مەبەستیانە بۆی چەندی دەکرێت ئێمە لە ئاستی و متمانەیەدا بین کە خەڵک پێی بەخشیوین بۆی تەسەوڕ ناکەم لەوەدا درزێک هەبێ ڕەنگە جۆرێک لە ناتێگەیشتن لە نێوانماندا هەوو بێ ئەجینا ئەوە نەبووە پرس بە فراکسیۆن دەکرێت پرسکردن چی ئێمە کە نردمان بۆ فراکسیۆنی پرس کراوە بەڵێ ئێوە لە 9 بە شێوەیەکی فەرمی دەستان لە کارکێشایەوە لە پەرلەمان بەڵێ وایە بەڵێ واتە یەک مانگ دوای ئەوەی کە ئێوە ئەو پرۆژە یاسایەتان داوەتە سەرۆکی فراکسیۆنەکەتان بەڵام نازانمەوێ بەرچاوڕوونیەکەم بێتێ بەڕاستیەوە لەوە چێ زۆر پەلەتان کرد بێت ینی تۆ ئەمە بەبیرە بێت ماوانەیە تۆ لە چاوپێکوتنێکاڵی کێشەی ئێمە کێشەی کات نییە ئێمە چاوەڕێیەکەین کێشەی ئێمە کێشەی جێبەجێکردنی پرۆژەکەی بەڵام ینی مانگێک کات نییە بۆی کە پرۆژێکی تا جێبەجێ بکرێن ئەین بۆ چاوەڕێتان نەکە زیاتر پەلەتان نەکرد ئەمە ڕوونکردنەوە بێت ئێمە پرۆژه یاسایەمان بۆ نەداوەتە سەرۆکایەتی فراکسیۆن بۆی کە هەمویان ئیمزای بکەن یا جێبەجێ بکرێن داوم وەکو ئەندامیشی ناو فراکسیۆنەکە کە تا ئەم ساتە وەختەش ئەندامی ناو فراکسیۆنەکەین ئەم پرۆژه یاسایەمان کە خستۆتە بەردەستی بەڕێز سەرۆکی فراکسیۆن بۆ ئەو بۆ کە ناوخوااندا دراسی بکەن بۆ فترەی 30 ڕۆژی من تەسەوڕ دەکەم فترەیەکی زۆرە چەندە پشوو بووە دەکرێت خۆیان لەمەوەدا دراسی ئەم پرۆژەیە بکەن بەبێ بوونی ئێمە بەبێت تەواجودی ئێمە وەکو ئەندامی پەرلەمان وەکو ئەندامی فراکسیۆن بەڵام وەکو هاوکار و یارمەتی دەربێگومان چ بۆ فراکسیۆنەکە و چ بۆ گۆڕانیش هاوکار و یارمەتی دەردەبین بەڵام ئەوە دەوەستێتە سەر خۆیان ڕەنگە پەلەکردنی ئێمە من سەرەتا ئیشارەم بەهۆدا کە ئێمەمە تقریبا هەنگاوی سێممانە بۆ ئیستقالەدان لە پەرلەمان یعنی ئەمە دوو جاری تر هەوڵ ئیستقالەدانمان داوە بەڕاستی لەسەر ئەم ڕووداوانەی کە لە سلێمانی و دەوروبەری ڕوویدا لەسەرم تەجاوزاتانی کە کرایە سەر حقوق و مافی خەڵک لەسەرم تەجاوزاتانی کە کرایە کە دەست ئینسان کوژرا کە ئینسان کوژرا ئیدی بەلای ئێمەوە هەموو شتەکان وەستان بەڕاستی بەڵام خۆلە و ڕووداوانە پەرلەمان هەڵوەسی هەبوو ینی بڕارێکی حەڤە خاڵی دەرکرد و ئێوە خۆشتان بەشدار بوون تایە و دەنگیشتان پێداوە بەڵێ جا گرفتەکەی ئێمە لەوەدایە پەرلەمانی کوردستان تقریبا هەفتەیەک دوای ڕووداوی هەفتەی شوبات کۆبنەوەی ناسایی دەکات لە کۆبنەوەی ناسایی بڕیاری هەفتە خاڵی دەدەکات بەڵام دوجار ناتوانێت خاوەنی ئەم بڕیار هەفتە خاڵی بێت لە دەرەوەدا لە دوای ئەم بڕیارە هەفتە خاڵیەوە خەڵک دەکوژدێ خەڵک بە شێوەی ناقانونی دەگیرێ هەر کەسێکی بەبێ فەرمانی دادگا بەبێ فەرمانی دادوەر لەسەر ئەم شەقامانە بگیرێ جەریمەیە بەپێی قانون عقوبەی جەریمە چییە؟ سەدان کەس گیراوە لە دوای ئەوە دەیان کەس ئیهانە کراوە دەیان کەس لێی دراوە دەیان کەس سەری شکێنراوە دەیان کەس بریندار کراوە دەیان کەس ئازار درراوە کوا بڕیار هەفتە خاڵیەکە ئێمە کێشەمان لەگەڵەوەی پەرلەمان شوێنێکە قانون دەردەکا بڕیار دەردەکا بەڵام دوجار دەسەڵاتی چاودێریکردنی ناتوانێت دەستگایەکی ئەمنی بەرپرسێکی ئەمنی ئیقالە پێ بکات بەڵکو بە چەپڵە ڕێزان متمانەی پێدەبەخشنەوە بەڵام وابزەم لابردنی بەڕێوەبەری دەستگایکی ئەمنی بۆ نمونە لە دەسەڵاتی وەزیری ناوخۆیە وانە بەڵام لێسەندنەوەی متمانە لە وەزیرێک لە دەسەڵاتی پەرلەماندا وەزیری ناوخۆ دێتە ناو پەرلەمان متمانەی پێدەبەخشرێتەوە سەرۆکی حکومەت دێتە ناو پەرلەمان متمانەی پێدەبەخشرێتەوە وەزیری پێشمەرگە دێتە ناو پەرلەمان متمانەی پێدەبەخشرێتەوە ئەمە جۆرێکە لە یاریکردن بە شعوری ئەو خەڵکی کە بەڕاستی لە وڵاتەدا خوێنی ڕژاوە ئازار دراوە گیراوە ئیهانە کراوە جەریمەی بەرام جەریمە کراوە خەڵک هەبوو لە نەخۆشخانە ڕفێنراوە
خەڵک هەبوو لە نەخۆشخانە بریندار بۆ دەریان کردو بۆ ئەوی کەوا نەگیرێتەوە ئاسایش و پۆلیس نەیگرێ ینی ئەمە بەڕاستی ناکرێ ئەمە لەسەر یەکشی زۆر بەسیط لە ماوەی ئاخری لە ئوردن وەزیری گەیاندنی استقالەی کرد بەس لەبەرەوەی پێی وایە قانونی حڕیەی سەحافە لە وڵاتە راوەکو پێویستە بە مەسلحەتی سەحافە نیە بە یەک ڕۆژ لەسەر ئەوە بوەستین لە دوای ڕووداوانەوە پەرلەمانی کوردستان بانگێشتی سەرۆکی حکوومەتی کرد بانگێشتی وەزیری پێشمەرگەی کرد بانگێشتی وەزیری ناوخۆشی کرد هەمویان تەنانەت پێم وابێ سەرۆکی حکوومەت 9 سەعات وەڵامی پرسیاری پەرلەمانتارانیە ینی ئەوە بە ینی ئەو بەڵگانی کە لە بەردەستاندا بوو بە پرسیارەکانتان بۆ نەتانتوانی قەنەعەت بوانی فراکسیۆنی کوردستانیش بکەن کە بۆ نمونە ینی متوانە لە وەزیری پێشمەرگە بسەنەوە لە ئێستادا هیچ هێزێک ناتوانێت قەنەعەتیان پێ بکە مەبەستم لە یەک شتە ینی ئەمەوێ یەکلام بکەیتەوەلەوە ئایا بڕیارێکی پێشوەخت هەبوو بۆی کە متمانی بدرێتەوە یان وەزیر قەنەعەتی بە پەرلەمانتارەکان کرد بۆیە متمانی هێنایەوە من پێم وانە ئەمە بڕیارێک بووە بە هەر ئوسلوب و بە هەر جۆرێک سەرۆکی حکوومەت وەزیرەکان قسەیان کرد با متمانیان وەردەگرتەوە و دەیان کەسی کەش لە شەقامدا کوژرابە متمانیان هەر وەردەگرتەوە ئەمە ئەجێندایەکی پێشوەختە ناو پەرلەماندا جێبەجێ دەکرێت بڕیارێکی پێشوەختە ناو پەرلەماندا جێبەجێ دەکرێت پێیان وایە متمانە سەنەوە لە وەزیرێکی یەکێتی ئیهانەیەکی گەورەیە بە سومعی یەکێتی پێیان وایە متمانە سەنەوە لە وەزیرێکی پارتی ئیهانەیەکی گەورەیە بە سومعی پارتی لە کاتێکدا لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی حیزبیشەوە پێم وایە ئەم حیزبە گەورە دەکات لە ئاستی جەماوە بەڵام دکتۆر ینی بۆچی ئەم قەنەعەتە پێشوەختە ینی خۆ پەرلەمانتارانی فراکسیۆنی کوردستانیش بە هەمان شێوەکو ئێوە نوێنەری خەڵک نین بەدەنگی خەڵک ناتونێتە ناو پەرلەمانەوە ینی خۆ ڕەنگە ئەو بریندار و کوژراوانی کە تۆ باسیەکەی تیا بوو بێدەنگی بە نوێنەرێکی فراکسیۆنی کوردستانی یاوێ بەڵێ ئومێد دەکەم ینی ئایا هیچ بەڵگەیەک هەیە بۆی کە بڕیاری متمانە پێدانەوە کە بڕیاری پێشوەخت بۆ مەسەلەی بەڵگە چییە ئێمە خۆت زۆر جار گفتوگۆکانی ناو پەرلەمان بۆ خۆی بەڵگەیەکی مەلبوسە زۆر جار نیقاشەکان و زۆر جار داکۆچیەکان کاتێک کە پەرلەمانتار دەبێتە تەرەفێک بۆ داکۆچیکردن لە خودی وەزیرێکی ئەمنی لە خودی وەزیری ناوخۆ لە خودی وەزیری پێشمەرگە لە خودی سەرۆکی حکوومەت لە خودی مەسئولێکی ئەمنی ئەمە بە خۆی بەڵگەیەکی مەلبوسە هیچ شتی بەدیهینە پێویست بەوە ناکات کە تۆ بەڵگەی نووسراوی لەسەر بێنی ئەمە دەکۆمێتە و پارێزراون هەمووی گوتراوە و نووسراوە و لە پرۆتۆکۆلەکانی پەرلەمانیشدا هەیە و دوجار لە تەلەڤیزیۆنەکانیشدا نمای پیشاندراونەوە بۆیە کاتێک کە ئێمە پێمان وایە ئێمە یەک کێشەی گەورەی ناو پەرلەمان لە کاتی بۆ وەرگرتنەوەی متمانە لە هەر وەزیرە یەکێک لەو گفتە قورسانەی کە هەیە بریتە لەوەی کە تۆ قسە دەکەی وەکو ئەندام پەرلەمانزاری دووەم بۆ نییە هەزی قسە بکەیەوە ئەمە یەکێک لە گرفتەکانە گرفتی دووەم ئەم کەسەی کە دێ تۆ پرسیاری لە یەکەی بەڵگە زۆر لەوە زیاتر خراە ڕوو کە زۆر لەوە زیاتر بەشی ئەوە بکات کە هەر یەکێک لە سەرۆکی حکوومەت و وەزیر ناوخۆزیری پێشمەرگە دەست لە کار بکێشنەوە بەڵگەکان زۆر لەوە گەورەتر بوون و زۆر لەوە زیاتر بوون چکان هیچیان پێ نەبوو لە بەرامبەر ئازاردانی خەڵک هیچیان پێ نەبوو لە بەرامبەر گرتنی خەڵک بە شێوەی نایاسایی هیچ نەیانتوانی حاشای لێ بکەن نەیانتوانی حاشا لەو بکەن کە خەڵک کوژراوە یەک کەس لێرە لە بەردەمی لقی پارتی کوژراوانی تر بە تفەنگی یەکێتی کوژراون هێزەکانی یەکێتی کوشتونی ئەمەی گەرمیانی دەدەرچێت لەگەڵ ئەمەی چەند شەماڵ ینی ئەمانە کافی بوون بۆی کەوە ئەم بەرپرسانە لە وڵاتەدا ینی خۆ هەموو جار مەسئولیت بریتین لەوەی کە تۆ زۆری نەدەنگداتە قیم مەسئولیت دەبێت بێتە قیم لە وڵاتی ئێمەدا من یەک مونە دەمێت چۆن لە مانجی ڕەمەزاندا تۆ کە کەسێکی ئیمانداریش نەبێ فلان کەس ئەگە کەسێکی ئیمانداریش نەبێ ڕۆژوش نەگرێ بەڵام لە بازاردا ناچێت لە شەقامەکاندا جگەرە بچێشێ بۆچی چکە بۆتە قیەمێک لای ئەو حرمەتی ئەم خەڵکە دەگرێ کە ڕەنگە خەڵکەش بەشێکی بەڕۆژوو نەبێت بەڵام هەر ئەم قیەمە وای لێ کردووە ئێمە دەبێت ئەم قیەممان لا دروست بێ کاتێک تجاوز دەکرێتە سەر سەلاحیات و دەسەڵاتەکانمان لە پلەیەکی مەسئولیەتدا کاتێک لەسەر کورسیەکانماندا ناتوانین داکۆچی لە بەرژەوەندی خەڵک بکەین پێویستە بکشینەوە کاکە چکە وجودی ئێمە معنایەکی نامێنێ بەڵێ یعنی ئێمە دەبێت بێتە قیەم بەڕاستی بەڵێ بەسێوت کرد کە ڕەنگە بەڵکی زۆر لەوەش زیاتر هەبوو بێ کە بیسەلمێنێت بۆ نمونە بۆ متمانە سندنەوە لە وەزیرەکان یا لە سەرۆکی حکوومەت لە ناو پەرلەمانتارانە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە دوکتۆر پەرلەمانتارەکان تەنها خلاصان کۆمەڵێک پرسیاریان نەکرد هیچ بەڵگەیەکی نووسرا و مەلموسمان نەبینی ینی بخرێتە ڕوو تاوانباری ئەوان بسەلمێنێت تا متمانیان لێ بسەنرێت بەڵێ کاک ڕێبوار کوشتنی خەڵک پێویستی بە نووسراو نییە بەڵێ بەڵام
بەڵێ ڕێژوان مێر منداڵێک لە بەردەمی لەقدا دەکوژرێ پێویستی بە بەڵگە نیە کاک هەردی و سوورچێ و کاک ئومێد و فلان و فیسار و ئیلە ئاخری بیلال و گەرمیانێکی منداڵکار کە دەکوژرێ پێویستی بە بەڵگە نیە ئەمە دەستگای ئەمنی ئەو وڵاتە لێ بەرپرسیارە فلان ڕۆژنامە نووس تیرۆر دەکرێت لە بندستی پارتی فلان ڕۆژنامە نووس لێ دەدرێت لە بندستی یەکێتی هیچ پێویستی بە بەڵگە نیە بەڵگەی بۆ چییە؟ چێ بەرپرسیارە لە ئەمنیەتی ئەم وڵاتە؟ چێ بەرپرسیارە لە پاراستنی سەربەت و سامانی؟ کاکە هێزی چەکدار کێشەی ئێمە لێرەدا ئەوەیە هێزی چەکدار بە دیوە سلبیەکەی بەکاردەهێنرێ ئەمە مەترسێکی ئێجگار گەورەیە کاتێک کە تۆ سلبن ئیستیفادە لە هێزی چەکدار بکەی دەبێتە مەترسێکی ئێجگار گەورە بۆ سەر ژیانی خەڵک بۆ سەر ئەمنیەتی خەڵک بۆ سەر ئازادیەکانی خەڵک بۆ سەر ڕۆژنامە نووسان بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی بۆ سەر چالاکوانان بۆ سەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کاتێک کە ئیجابیان بەکاریدەنی دەبێتە هێزێکی کاریگەر دەتوانێت گرنگترین ڕۆڵ بینێ لە پاراستنی خاک و سەرەت و سامانی نیشتماندا لە سنوورەکانی نیشتماندا. بەڵێ ئەگەڕێمەوە بە هەڵوێستەکەی ئێوە بۆ پرۆژەکەتان کەواتە لە کۆی ئەو قسانە ئێمە گەشتینە قەنەعەتێک ئەمێ یەکلام بکەیتەوە لەسەر ئەمە بەڵێ ئەو هەڵوێستی کە ئێوە نوانتان پەرچەکردارێک بوو بۆ ئەو دەنگۆیی کە لەسەر ئێوە دروست بوو گوایەتانەوێت 2 ساڵ تەواوکەن و بە لە سەی هەشتەی معاشەکەتانەوە تەقاوت ببن بەڵێ پەرچەکردار نەبوو بە 160 ڕازی نەبوویت ویستمانە 180 160 زۆرە 4 میلیۆن ڕەنگە نزیکەی لە 5 میلیۆن نزیک بێتەوە زۆرە بەڕاستی ئەگەر ڕۆژی 24 حوتیش ئیسقالەتان بکردا ڕەنگە گەرێکی تیا بوو بەڵام نۆیشت ئێمە کاکە ڕێبوار بەداخەوانە بەڕاستی هەوڵێک بوون کە لە سەرەتاوە ینی بە ئاراستەیەکدا ئیشی دەکرد کە هەوڵدا بەشێک لە برادرانی فراکسیۆنی من ڕێزم هەیە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیشتیەوە بگلێنێتەوە ئێمە بڕوات بێ لە دوور لە نزیکەوە نیەتی خۆخانشینکردنمان نەبووە و ئەسڵان قەنەعەتشمان پێی نەبووە پێمان وا بۆ ئێمە هێشتا تااقەتی ئەومان هەیە کەم ڕەنگە لە هەمویان پیرتر بم لەوانەیە هاتووی نەدەرێ نەک پیرتر بە تەمەن لەوان گەورەتر بم بۆی ئەوان نەڵێن ئێمەش پیرین هەمویان گەنجن هەمووش بەشێوە تااقەمان هەیە لە ئێستادا بتوانین لەناو شوێنەکانی وەزیفی خۆماندا کار بکەین ئیش بکەین و ئەگەر بتوانین خزمەتێک بکەین دەرگامان بۆ بکرێتەوە بۆی خزمەتەکە بکەین پێمان وا دەبێت بچینەوە خزمەتە بکەین پێمان وانە بۆ ئێستا کاتیەوە بچین لە ماڵەوە دابنیشین بە موچەیەکی قەبە و زەبەلاحەوە وەک خانە نشین موچەیەکی زۆر وەربگرین و بەڵام سوودێکمان نەمێنێت ئێمەوە قەناعەت بۆ لای ئێمە هەبووە مەبدەئە بۆیە هەموو ئەو هەوڵانەی کەدرا کەمپین دروستکرا و کۆمەڵێک شتی کەکرا کە لە سەرەتاوە فەشەلی هێنا چکە نیەتی ئێمە وازە بوو ئێمە ڕوونکردنەوەیەکمان هەرە و کاتە بڵاو کردەوە ڕوونکردنەوە کە من ئێستا لە بەردەستمدایە ڕوونکردنەوەیەکمان ئەو کاتە بڵاو کردەوە بۆ ڕای گشتی من و شاهۆ زاناش بە ناوی هەرسێکمانەوە بۆ خەڵکمان ڕوون کردەوە کە ئێمە هەر هەڵوێستێکی ترمان هەبێت لە ئایندەدا هەڵوێستەکە لە ڕای گشتی ناشاینەوە ڕوونی دەکەین و ڕای دەگەێنین و هەڵوێستەکەشمان صادق بووین لەگەڵ قسەکانی خۆمان لەگەڵ ڕوونکردنەوەکەی خۆمان هەڵوێستەکەشمان بە فەرمی ڕاگەیاند و بۆ ڕای گشتیشمان بە نووسراو ڕاگەیاند و بە شێوەیەکی ڕسمی هیچمان نەشاردەوە هەلو ڕوونکردنەوەی بۆ لای ئێمە قەنەعەت بووە نەک شتێکی تر بەڵێ واسایە خەڵکیش خۆ قسە دەکاتی ئەوش ئازادەوە قەنەعەتی وایە بیرکردنەوەی وایە بەڵێ پێشەوەی بێمە سەر ئەوە ینی مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو هەڵوێستەکەی ئێوە زۆر خێرا بوو زۆر پەلە بوو کە قەنەعەت وایە ئەمە پەرچەکردار بوو بۆ دەنگۆی کە هاتە ڕەنگە واکەوت بێتەوە لای هەندێک خەڵک ئەجینە لای ئێمە نەخت پەرچەکردار نەبووە بەڵێ پێشوانێ پەلەتان کردو لەو بڕیارە من تەسەوڕ ناکەم پەلەمان کرد بێت چکە ئێمە 2 ساڵە لە کاری پەرلەمانی داین بەڵێ بۆ علمە دەم پرۆژە ئێستانە دەمێک ئامادەکراوە بەڵام کرد بەڵام لە ئێستادا پێشکەشمان کرد بەڵێ لەو ڕوونکردنەوەیە کە باسی کردوت بۆ ڕای گشتیمان بڵاو کردوتەوانێ ئێوەڵێن ئێمە خەڵکی کوردستان بەگشتی و دەنگدەران و ئەوانەی متمانەیان پێبەخشیوین بە تایبەتی دڵنیا دەکەینەوە کە ئەگەر ئاسۆیەکی چاکسازی لە کوردستاندا بەدی بکەین و پەرلەمان وەک دەستگایەکی تەشریعی و ڕقابی کارا بکرێت ئەو کات بە شانازیەوە دەگەڕێینەوە بۆ نێو هۆڵی پەرلەمان باشە ینی بەپی ئەم ڕوونکردنەوەی ئێوە پەرلەمانی کوردستان نە چالاک بوو نە ئەکتیڤ بوو نە دەستگایکە ڕقابی و تەشریعیش بووە دەستگایکی تەشریعی گومان تێدا نیە دەستگایکی تەشریعیە تەشریع قانون دەردەکات بەڵام دوجار دەستگایکی ڕقابیە بەڵام نەیتوانیوە ئەدای کاری ڕقابی خۆی بکات بەڵێ ینی لە وەزیفەی ڕقابی پەرلەمان سفرە بەڕاستی بەڵێ لە پێشووتری شاوانە بووە و ئێستا ژوانیە بەپێ ڕوونکردنەوەکە ئێوە
چۆن ینی لە پێش ینی لە پێشووتریش باماشەوە پەرلەمانی کوردستان هەرنا ئەکتیڤ بوون کاری ڕقابی کرد و نەخێر هەروە بۆ بەڵێ کەواتە دوکتۆر ینی نزیکی 2 ساڵێک مانەوە لە ناو پەرلەمانی کوردستانە ینی گەیشتن بۆ هەڵوێستان دوای تێپەڕینی نزیکی 2 ساڵ ماوەیەکی زۆر نییە ئێمە تۆ کاتێک کە دەچێت ناو موسسەیە کار دەکەی بەڕاستی بەنیەتی ئەوە دەچی کەم موسسەیە ئەکتیڤکەی و حماسی ئەکتیڤکردنی ئەم موسسەیە ڕەنگە بە پلەی یەکەم تۆ باتەوێندەر و پێ وابێت لە بوونی ئۆپۆزیسیۆنی چی کارە لە بوونی ژمارەیەکی زۆری کورسی ئۆپۆزیسیۆن کە کەم نیە 35 کورسی دەتوانێت ئەم پەرلەمانە بە ئاراستەیەکدا بگۆڕی کە بتوانێت ئەرکە ڕقابی خۆی جێبەجێ بکات کە بتوانێت جگە لە ئەرکە تەشتیعەکەی ئەرکە ڕقابیەکەی خۆشی جێبەجێ بکات کە بتوانێت لانی کەم ئەو قانونانەی ئقراری دەکات مسادقەی لەسەر دەکات لە پەرلەماندا و دەچێتە ناو پرۆتۆکۆل و لە وەقاعی کوردستاندا بڵاو دەبێتەوە بتوانێت خاوەنی بێ پەرلەمان بێتە خاوەنی من یەک نمونەی بەسیط دەمێ لە بودجەی ساڵی 2010 کەمتر لە 10,000 میلاکات هەبوو بۆ سەر جەمدام و دەستگا و دەستە و فەرمانگەکانی حکوومەتی یاریمی کوردستان واتە کەمتر لە 10,000 کەس دامەزرێنرێ ئەمە پەرلەمان مسادقەی لەسەر کردووە کەواتە پەرلەمان دەبێت خاوەنی ئەوە بێ 11,000 کەس دانەمەزرێنرێ کە 11,000 کەس ئەم حکوومەت مخالفەی کردووە پێویستە لەم مخالفەت چێ بپرسرێتەوە لەم کارە ناقانونی پرسرێتەوە چێ مخالفەی قانونی کردووە لەوەی تەجاوزی کردووە و چۆن تەعینی کردووە ئایا پەرلەمان ئاگادارەیانە نزیکەی 25,000 کەسیان تەعین کرد 15,000 کەس زیاتر لەوەی کە پەرلەمان مسادقەی لەسەر کردووە و یەک من دەتوانن بپرسن ئەندام پەرلەمانەکان باکەن با یەک ئەندام پەرلەمان لەو 111 ئەندام پەرلەمانە بزانێت خەڵک چۆن تەعین کراوە لە 25,000 کەس ئەمە موقعی پەرلەمان لێر لەکوێدایە من خۆم چوون بۆ لای وەزیری پەروەردە داوای ئەو لیستەم کرد کە لەسەر میلاجی وەزارەتی پەروەردە دامەزراون لە کاک سەفین گوتم دەمێت ئەو لیستە بینم ناوی سییانیان تەمەنیان شوێنی دەرچوونیان ساڵی دەرچوونیان و ئیختساسەکەیان بۆی بزانین تاکوێ مەبدەی عەدالەت دامەزراندنی ئەو خەڵکە لەسەر وەزارەتی پەروەردە دەبێت کتابی ڕەسمی پەرلەمان بینی لە ڕێی لیژنەوە کتابی ڕەسمیمان کردووە لە یەکی کتاب چوارەکی نوێی ساڵی ڕابردوو ئەمە ساڵی چوە سەرداڕێت تا ساوەڵام نەدراوەتەوە ینی ئەمە پشتێکت پێ دەڵێ وەجگە لەوە زۆر شتی تریش بەڕاستی زۆر شتی تریش ئەومان پێ دەڵێ کە پەرلەمان کاکە لە هەموو پارەی بۆ دەستگای ئەلامی حیزبەکان تەرخان دەکرێت پەرلەمان لەکوێیە لە کەبتکردنی دەنجی خودی ئەندام پەرلەمانەکانیش لە لێدانی ئەندامی پەرلەمان لە سجنکردنی ئەندامی پەرلەمان لە ڕێگرتن لە سەیتەڕەکان بە ئەندامی پەرلەمان یعنی ئێمە من کاکە لە سەیتەڕە منیان جێراوەدا کۆچم پێ لە خۆم نەکرا پێگوتم بە فەرمانی سەرۆک دەبێ بگەڕێەوە ئەسکەرێک لە سەیتەڕەیەکدا بەسی لە سەرۆک پەرلەمانی یا سەرۆکێرم بەس سەرۆک شەرێم بوو کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوەمە چەند پرسیارێکم زۆر بە خێرایی بە کورتی وەڵامم بێتوانێ هەنێ فراکسیۆنی گۆڕان زۆر باسی لەوە کرد کە بۆ نمونە پرۆژە یاسایی وەکەمی تۆ هەنە پرۆژە یاسایی تریش بەڵام کاتێک هاتە سەر دەنگدان بەڵێ هی فراکسیۆنی گۆڕان خۆی بڵێ کاتێک هاتە سەر دەنگدان بۆ زیادکردنی پاسەوانی پەرلەمانتاران بەشێک لە پەرلەمانتارەکانی فراکسیۆنی گۆڕان دەنگیان پێدا ئەمە یان چی کاریش خراپ ئەو تەسەڕفی شخصی بۆ یان ڕێی فراکسیۆن و ڕێی نازانم لەوەدا فراکسیۆنی گۆڕان ڕێیان جیاواز بۆ دیارە چکە ژمارەیەکی دەنجیان پێداوە من قەناعەتم وایە کارێکی خراپ ڕەنگە و پێوا بێ پێویستی پاسەوانە منیش پێم وایە پێویستمان پاسەوان نییە من پێم وایە پەرلەمانتار من خۆم لەوێ دەنج پێ نادەم خۆت چی بۆ پەرلەمانتاران ناڵی کە دەنگیان پێداوە من پێم وایە کارێکە پێچەوانەی ئەو مەبدەئەیە کە بستنەوەی گۆڕانکاری لەسەر دەکات کەواتە بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕانیش پابند نەبوون بۆ بەڵێنانی کە بە خەڵکیاندا لە کاتی هەڵبژاردنەکاندا ئەمە مانایەوە نیە من ناتوانمەوە بڵێم ئەمە خۆیان ڕەنگە پاساوی ئەویان هەبێت کە پێویستیان پێ بەڵام من بە تەسەوەڕی من ئەندامی پەرلەمان پێویستی بۆ ژمارە زۆرە پاسەوان نییە چکە ئێمە خەڵک متمانی پێداوی و مەفروضە ئەوەندەش متمانەمان بە خەڵک بێت کە ماپارێزی دو پرسیارمە لەکەم تکای بە کورتی وەڵام بەرەوە تا ئێستا نەشورە مستەفایان بەرپرسانی تری بزوتنەوەی گۆڕان داوایان لە ئێوە نەکردەوە بگەڕێنەوە پەرلەمان یان ئەگەر داوایەکی لە شوێتان لێ بکەن ئامادەیتان هەیە بچنەوە داوای شووامان لێ نەکراوە ئەگەر داواتان لێ بکەن وەڵامیان دەینەوە کات ینی ئامادەم بچنەوە پەرلەمان یان نا ئەمە ئەوە بزانم ناگەڕێنەوە پەرلەمان ناگەڕێنەوە ئەگەر بە فەسڵکردنیش بێت بە فەسڵکردنیش بێ ناگەڕێنەوە دکتۆر جعفەر عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ بەرنامە بە ڕاشکاوی سپاس بۆ توش
بەڕێزان بۆ سەرنج و تێبینیەک دەتوان لە ڕێگەی ئیمێل ئەدرسی بەڕاشکاوی adnrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویکی تر بەشادیدا نەسپێرم دەست خۆش دوکتۆر.